بەداخەوە تاکو ئێستا ئەوەی ڕاستی بێ سیستمێکی بانکی جێگیر لە هەرێمی کوردستاندا بوونی نەبووە. هەندێک ماسەسە هەبوون کاری بانکیان کردووە، بەڵام وەکو سیستەمی بانکی پێشکەوتوو کە لە وڵاتانی پێشکەوتوی دنیادا هەیە لە کوردستان و بگرە لە هەموو عێراقیشدا وەکو پێویست نەبووە، بۆیش ئەم متمانەیە دروست نەکراوە. ئەوەی ئێمە دەمانەوێ بیکەین هەم لەلایەکەوە لەگەڵ حکوومەتی فیدرالی قسەی زۆرمان کردووە و لەسەر ئەم بابەتە کاری زۆریشمان کردووە کە هاوکاری و هاوەهەنگیەکی باش لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیدا هەبێت. لەلایەکی تریشەوە ئەم سیستمە پێشکەوتووە بانکیە کە لە دنیادا باوە ئێمە بینی لە کوردستان جێگیری بکەین و هەنگاوی پێویستیشی بۆ هاوێژە لە هەموو شتێک لە هەنگاو یەکەمەوە دەست پێ دەکات. ئەوەی ئێمە پێمان کراوە کردومانەوە بەردەوامیش دەبین بۆ ئەوەی ئەم خزمەت گوزاریە بۆ هەموو خەڵکی کوردستان بگات و لە ئەنجامی کارەکانیشدا هیوادارم ئەو متمانەیە بۆ خەڵک دروست بێت و خەڵک زیاتر ڕوو لەو کەرتە بکەن و زیاتریش سوودمەند بن لێی. ئێمە بڕوامان بە کەرتی تایبەت هەیە، بە بانکی تایبەتیش هەیە، بەڵام ئەوانە و بانکانن کە متمانەیان لە بانکی ناوەندی عێراق وەرگرتووە، کەواتە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە بینی بانکی ناوەندی عێراق و بانکانە هەیە کە ئێمە بەکاریان دێنین بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. لەبەرەوەشە کە ئەو بانکانە دەتوانن ئەم کارە بکەن و ئەو ڕێنمانەی کە حکوومەتی فیدرال یان بانکی ناوەندی هەیەی لەسەر ئەو بانکانە جێبەجێ دەکرێن و ئەوانش پابەندە بن پێی. لە هەموو شوێنی دنیا خەڵک هەیە دەچێت پارەی خۆی لە بانکدا دەنێت. یەک پێی وایە متمانەی پاراستنی سامانەکەی پارەکەی لە بانک زیاترە چونکە حکوومەت ئەبێ بیپارێزێ. لەلایەکی ترەوە ئەو سوودانەی کە دەتوانێت لە بانک وەربگرێت، بۆ نمونە پارەی کە لە بانکدا دەنێت بەشێکی ئەگەر وەکو پاشکە بۆ خۆی هەڵگرێ سوودی دێتە سەر، ئەمە خۆی دەستکەوتێکە بە ئەو هاوڵاتیە. لەلایەکی ترەوە دەتوانێت وەکو قەرز، ئەگەر سیستمی بانکی ئێمە بکەوتە کار دەتوانێت وەکو قەرز پارە وەربگرێت، دەتوانێت لە ماوەی خۆیدا موچەکانی خۆی وەربگرێت، دەتوانێت لە هەر شوێنێک کە بڕوات وەکو کارت سوودمەند بێت لە بەکارهێنانی ئەکاونتەکەی خۆی بۆ کڕیاری ئەو مەوادانەی کە پێویستە. ئەگەر هاوڵاتیەک بێوێ سەفەری دەرەوە بکە، لە جیاتی ئەوەی خەمی ئەوەی بێت چۆن پارە ببات یان کێ بۆی تەحویل بکە، دەکرێت متمانە بە کارتەکەی خۆی بکە و حسابی خۆی لە هەر کوێی دنیا بێ بەکاری بێنێت و ئەو بانکی خۆی بەرپرسە بەوەی کە حسابەکەی بکەوێتە کار و ئیشەکەی پێ جێبەجێ بکە. لە زۆر ڕۆیەوە دەتوانێت یارمەتی دەربێت و هاوڵاتی لە هەموو وڵاتانی دنیای پێشکەوتو ئێستا ڕوویان لەوەیە کە چۆن سوودمەند بن لەو هاوکاریانەیە کە بانک پێشکەشی هاوڵاتیانی دەکا. لێرە بەداخەوە تاکو ئێستا ئەم جۆرە شتانەمان نەبووە، ئەمە یەکەم هەنگاوە، بۆیە من پێم وایە ئەمە دەبێتە وەرچەرخانێکی گەورە لە بوژانەوەی ئابووری و لە خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان. لەلایەکی تریشەوە دەتوانێت حتا یارمەتی خودی حکوومەتدا لە مەسەلەی شەفافیەتە، لە مەسەلەی ڕێگریکردنە لە سپیکردنەوەی پارەیە، لە زۆر شتی تر کە ئەم پەیوەندیە دروست بکرێ هەموو لایەکتەی دەسوودمەند دەبن. ئەگەر ئابووری وڵاتێک هەموو احتیمادی لەسەر کاش بوو، هێنان و بردننی کاش، زۆر زەحمەتە کۆنتترۆل بکرێت. ئێمە بەتەماین ئەو پارەیە هەمووی بە شێوەیەکی ئلکترۆنی لەژێر چاودێری فەرمی حکوومەت و ئەو مەئسساتانەی کە هەن ئەم کارە بکرێت. ئەمە تەنیا لە هەرێمی کوردستانیش نییە، لە هەرێمی کوردستانە، لە حکوومەتی فیدرالیە و بەستراوەتەوە بە تۆڕێکی نێودەوڵەتی کە چاویان لەسەر هێنان و بردن. مەبەست لێی ئەوە نییە ڕێگریکردن بێ لە هێنان و بردننی پارە، تەنیا ئەوەیە کە ئەو کەسەی پارەیەکی پاکی هەیە دەتوانێت زۆر بێمنەتی هەموو لایەک پارەکەی خۆی بەکار بێنێ، لێرە بەکاری دێنێ ئەیباتە دەرەوە، بەڵام لەژێر ئەوە دەبێت بە شەفافیت ئەم کارە دەکرێت. ئێمەش کە دەڵێن چاکسازی دەکەین، چاکسازیەکەمە بۆ ئەوەیە زیاتر یارمەتی هاوڵاتیان بکەین، ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەین، نەک بە زەحمەتتری بکەین. پێم وایە ئەم پرۆسەیە هەم هاوکاری هاوڵاتیان دەکە، هەم لە ڕووی چاکسازیەوە
هاوکاری حکوومەت دەکا هەم لە ڕووی چاودێری نێودەوڵەتیشەوە دەکرێت کوردستان بچێتە ئاستێکی زۆر بەرزتر لەوەی کە مامەلە لەگەڵ پارەی کاش دەکرێت ئەمڕ. خۆی ئەگەر تۆ ڕێگەی ئەوەت هەبێ بە شێوەیەکی کرێدت بتانی لە جیاتی پارەی کاش ئیشکارەکانی خۆت ڕاپەڕێنیت ئەمە زۆر یارمەتیدار دەبیان بۆ حکوومەت هەم بۆ وڵاتی لە جیاتیەوەی بیل لەوە بکاتەوە سیولە یان کاش ئەگەر لە شوێنێک نوقسانی هەیە پێی ناکرێ موچە لە سەری مانگ بدا یان پێی ناکرێ دابینی بکە بەم شێوەیە کە کرێدێت لە بانکدا هەبێتن ئەم کێشەیە تا ڕادەیەکی زۆر چارەسەر دەکرێت کەواتە چاوەڕوانی سیولە و کاش ناکرێت تەنیا ئەو ئەحتیماد و کرێدێتەی کە لە بانکدا هەیە ئەمە جێگرەوەی کاش دەبێت لە سیستمێکی بانکی پێشکەوتوودا سیستمی کرێدێتی بانکی جێگرەوەی سیستمی کاشی ئێستا لە کوردستاندا باوە ئەمە یارمەتیەکی زۆر دەدا چونکە ئەو پارەیە کە لەسەر حسابی هەر هاوڵاتیەکدا دەبێت طبعاً بانک تەنیا یەک کەس نییە ینی بڵێ بە سەدان هەزار لەوانەیە خەڵکی هەبێکە حساب لە بانکەکان دەکەنەوە ئەو پارەیە بانک بەکاری دێنێ ئەبێ بە سوود هەم بۆ بانک دەبێ بە سوود هەم بۆ حکوومەت دەبێ بە سوود هەم بۆ خودی هاوڵاتیش ئەبێ بە سوود بۆیە ئەو پارەیە خۆی پارە دروست دەکاتەوە لە حاڵاتێکە لە سیستمی ئاعتیماد تەنیا لەسەر کاش بێ مەحدودە مامەڵەکردن بە پارە مەحدودە هەم لە ڕووی ئەمنیەتەوە لەوانەیە تۆزێ مەترسی زیاتری لەسرە جا لە هەموو جۆرێکەوە چونکە ئەمە سیستمێکە لە هەموو دنیادا باوە ئێستا و هەنگاوی زیاتریشیان ناوێشتووە نەک تەنیا ئێستا بە کارت بەڵکو بە شێوەی ئیپەیمنت بە شێوەی تەلەفۆن کە ئێمە لە سەرەتاوە خەریکی دامەزراندنی ئەم ژێرخانەی کە ئەم ژێرخانە دروست بوو ئیتر هەنگاوەکانی تر زوو دێن چکە ئێستا لەوانەیە زۆر کەسی گەنجان بیر لەوە دەکەنەوە چۆن بە تەلەفۆنی خۆی کە دەچێت لە ڕستورانێک بۆ نمونە خواردنێک دەخوا لە ژیاتی پارەی کاشیە بێ یا بێ بە کارت بەکاری بێنێ کە لەوێ ئامێری خوێندنەوەی کارتەکە ئەبێ هەبێ کە حکوومەت ئێستا خەریکە ئەم کارانە دەکا لەگەڵ ئەو بانکانەی هاوبەشن لەگەڵ حکوومەت یانیش سیستمی پێشکەوتوتر هەیە کە لە داهاتوو دەکرێت سوودی لێوەربگرێت کە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەر بە تەلەفۆنەکەی خۆی دەتوانێت حەقی خۆی بدا بە ساحب ڕستورانتە یان هەر شوێنێکی تر بێ ئەمە هەمووی ئاسانکاریەکی یەکجار زۆر بە هاوڵاتی دەکا و سوودەکانیشی بۆ هاوڵاتی دەگەڕێنە. جارێ ئەم پرۆژەیە وەکو نمونە بۆ 850 کەسە ئەم 850 کەسی خەریکن خەڵک دەچن موچەی خۆیان بە شێوەیەکی ئەلکترۆنی وەرەگرن ئەمە بۆیش وتمان وەکو پرۆسەیەکی نمونەیی لە سەرەتاوە بە 850 کەسەوە دەستی پێ بکەین دواتر وردە بۆیش ماوەی 2 ساڵمان بۆی داناوە تاکو لەو ماوەیە هەم حکوومەت بتوانێت ئەو ژێرخانەی کە پێویستە لە دروستکردنی ئەیTMە لە دروستکردنی ئامێری خوێندنەوەی کارتە لە سەراسەری کوردستان ئەمانە جێگیر بکە لە لایەکی تریشەوە بتوانێت لەگەڵ خەڵکی خۆی قسە بکە و هاوڵاتیان یاریمی کوردستان شارەزای ئەم سیستەمە بن کەواتە جۆرێکی پەروەردە پێویستە کە حکوومەتی هەرێم لەگەڵ لایەنە بەشداربووەکان لەگەڵ بانکەکان بتوانن ئەم پەروەردەیە بە هاوڵاتیانی کوردستان بگەینن هەم لە لایەکەوە چۆنیەتی بەکارهێنانی سیستەمەکە هەم لە لایەکیشەوە خستنە ڕووی سوودەکانی ئەم سیستەمە هاوڵاتی خۆی کە ئەبینێت کە ئەم سیستەمە ئاسانکاری تێدایە سوودێکی زیاتریش تێدایە پێم وایە ڕەغبەتی زیاتری دەبێت بۆ بەکارهێنانی ئەم سیستەمە بۆیش ماوەی 2 ساڵەکەمان بۆی داناوە تاکو بتوان ئەمە بکەن هیوادارم کردی تایبەتیش بە هەمان شێوە یارمەتیدەری حکوومەت بێ ئەوانش بێنەنە ئەو پرۆسەیە و هیوادارم لە کاتێکی زۆر زوودا ئەمە بکرێ ئەوەی دەیەوێ مستەفید بێ سوودمەند بێ لە خێر و بەرەکەتی ئەم سیستەمە بێگومان تاکو زووتر بێ خۆی زیاتر سوودمەند دەبێت. هەروەک باسم کرد ئێمە ناومان لێنەوە ئێستا پرۆسەیەکی نمونەییە یەم پرۆژەیە ئەمەی کە ئێستا دەستمان پێکردووە لەگەڵ دوو بانک تەنیا لەبەرەوە بووە کەم دوو بانکە زیاتر ئامادەکاریان تێدا بووە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە بەڵام لە 6 مانگی داهاتوودا ئێمە ڕێگە دەکەینەوە بۆ هەر بانکێک
کە بتوانێت ئەم کارە بکە بەشدار بێت و ئامانجی حکوومەتی شەوەیە بانکەکانی تریش بەشدار بن کە ڕێگە پێدراو بن لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە و دواتر بۆ هاوڵاتی خۆی دەمێنێتەوە لەگەڵ کام بانک دەیەوێ حسابی خۆی هەبێت. ینی حکوومەت تەنیا یارمەتی دەردەبێت لە خستنە سەرسکەی ئەم پرۆژەیە دواتر بۆ بانک و هاوڵاتی بەجێ دێڵێت کە هاوڵاتی لەگەڵ بانکی خۆی ئەو پەیوەندێ دروست بکە و حکوومەتیش تەنیا وەکو یارمەتی دەر دەتوانێت پاڵپشت و هاوکاری ئەم پرۆژەیە بێت. ئاماژمان ئەوەیە ئێمە بژانەوەیکی ئابووری لە کوردستان دروست بکەین. ئاماژمان ئەوەیە کوردستان بەرەو هەنگاوێکی زۆر پێشکەوتوتر هەنگاو بنێت. ئێمە تەنیا مەبەستمان ئەوە نییە موچە بدەین دەمانەوێ ژێرخانێکی ئابووری وا بەهێز دروست بکەین کە بژانەوەی ئابووری لە هێنان و بردننی پارە لە حساباتی بانکی ئەمە یارمەتی دەری بژانەوەی ئابووری بێت کەواتە چاومان لەوەیە چۆن ئێمە بەرەو ئایندەیەکی ڕووناکتر بە ئایندەیەکی گەشتر ئابوووریەکی باشتر هەنگاو بنین. ئەمە یارمەتی حتا وەبەرهێنەرە بیانیەکانیش دەدا ئەگەر سیستمێکی پێشکەوتووی ئابووری و سیستمێکی بانکی ڕێکوپێکە بێ یارمەتی ئەوە دەدا چۆن خەڵکی تریش بێنە هەرێمی کوردستان. دروستکردنی ئەم ژێرخانە ئابووریە زەڕورەتێکە بۆ پێشخستنی ئابووری کوردستان بۆیە ئەوەی ئێمە دەمانەوی بیکەین ئەمە ڕۆیایەکە بۆ داهاتووی کوردستان کە چۆن ئێمە بتوانێت لە قۆناغی ئێستادا بەرەو قۆناغێکی زۆر پێشکەوتوتر بیبێت. من پێم وایە کوردستان هەموو مستەلزەماتی هەیە بۆ ئەوەی ببێ بە ئابووریەکی زۆر پێشکەوتوو. ئەگەر سەیری وڵاتان بکەین مەسەلەن وڵاتێکی وەکو سنگاپۆر کە تەنیا بە پێشخستنی سیستمی بانکی خۆی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی توانی لە وڵاتێکی زۆر هەژارەوە ببێ بە وڵاتێکی زۆر زۆر پێشکەوتوو. ئێمە بۆ لە کوردستان نەتوانینەوە بکەین پێم وایە دەتوانین بیکەین. وڵاتێکی وەکو کوریای باشوور کە توانی لە وڵاتێکی هەژار ببێ بە وڵاتێکی زۆر پێشکەوت. وڵاتانی کەنداو کە توانیان بە هەندێک گۆڕانکاری کە لە سیستمی ئابووری خۆیان دەیان کرد و لەگەڵ ئەو سیستمە چاکسازیانەی کە ئەوان کردوانە ئێمەش خەریکین. من پێم وایە کوردستان ڕێگەی تێدایە کە ببێت بە شوێنێک بۆ پێشکەوتنی ئابووری نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو بۆ عێراق و بۆ هەموو ناوچەکەش. ئەوەی من دەیبینم داهاتوویەکی زۆر گەشەف و کوردستان. پێشەم شتێک بڕوام بە خۆمان هەیە بڕوام بەو تیمانەیە کە لەگەڵ ئێمە کارەکەن بڕوام بەو ڕۆیایە هەیە و تەنیا ئەوەیە کە ئێمە بتوانین بەردەوام بین و گوێ نەدەینە ئەو هەوڵانەی ڕێگریمان لێ دەکەن چونکە بەرامبەر بەو هەوڵی ئێمە کە دەمانەوێت کوردستان بەرەو پێشەوە بین هەوڵێکی تر هەیە دەیانەوێت ڕێگەمان لێ بگرن. داوای من لە هاوڵاتیانەوەیە متمانەمان پێ بکەن بڕوایان بە خۆیان بێ بڕوایان بە وڵاتەکەی خۆیان بێ بەیەکەوە دەست لە ناودەستی یەکتر ئێمە دەتوانین بە سەر هەموو ئەو تەحەدیاتانە دەسەرکەوین و کوردستان بگەینە ئەو کۆناغایی کە شایستەی خەڵکی هەرێمی کوردستان بێ.